بەهۆیەوەی کورد پێکاتێکی گەورەیە لە تورکیا لا چەندین قۆناغدا توانیویانە ڕۆڵی گرنگ ببینن لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی ئەو وڵاتەدا. گرنگترینی ئەو قۆناغانەش بریتین لە قۆناغی یەکەم. قۆناغی یەکەم بۆ خولی یەکەمی پەرلەمانی تورکیا دەگەڕێتەوە لە ساڵی 1920دا. ڕۆژی 23 نیسانی 1920 پەرلەمانی تورکیا لە گەرمەی جەنگی سربەخۆی ئەو وڵاتەدا دامەزرا. بەپێی هەندێک بەڵگەی مێژووی لە خولی یەکەمدا کورد نزیکەی 7 پەرلەمانتاری هەبووە و لەم دوایانەشدا بەڵگەیەک ئاشکراکرا کە لە خولی یەکەمدا لە پەرلەمانی تورکیا زمانی کوردی بەکارهێنراوە. قۆناغی دووەم لە ماوەی ساڵانی 1923 تا 1950 سیستەمی سیاسی تورکیا سیستەمێکی یەکپارت بووە و تەنها ئەندامانی پارتی گەلی کۆماری جەهەپا لە پەرلەمان بوون. هەر لەو ماوەیەدا کورد لە باکووری کوردستان لەلایەن دەسەڵاتدارانی تورکیاوە سەرکوت کراون. بەشێکی بەرچاوی هۆزە کوردەکان ناچار بە کۆچی زۆرم لێکران. زمانی کوردی قەدەغە کرا و شۆڕشەکانی کورد لەوانە شۆڕشی شێخ سەعیدی پیران و سەید ڕەزای دێرسیم سەرکوت کران. دوایەوەی لە ساڵی 1950دا بۆ یەکەم جار لە مێژووی تورکیادا ڕێگە درا چەندین پارت بەشداری لە هەڵبژاردنەکانی پارلەماندا بکەن. پارتی دیموکراتی تورکیا بووە ڕکابەری سەرەکی جاپە. لەم هەڵبژاردنەدا زۆربەی کورد لە دژی جاپە دەنگیان بە پارتی دیموکراتدا. دەنگدانی کوردەکان بە پارتی دیموکرات دوو هۆکاری سەرەکیە بوو. یەکەم کاردانەوەیەک بوو بۆ دژی سەرکوتکردنی کورد لە سەردەمی دەسەڵاتی جاپەدا. هۆکاری دووەمیش ئەوە بوو کە پارتی دیموکرات بەڵێنی دابوو کە ڕێگە دەدات هۆزە کوردەکان بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان. لە هەڵبژاردنەدا پارتی دیموکرات با سەرۆکاتی ئەدنان مێندەریس سەرکەوتنی بەدەستهێنا. قۆناغی سێم ساڵی 1970 واتە 2 ساڵ دوای کودەتاکەی 1970 جاپا با سەرۆکاتی بوڵەند ئەجەوید بەڵێنی بە کورددا ئەگەر بێت و لە هەڵبژاردنەکاندا سەرکەوتن بەدەست بێنێت ئەوە لە ڕووی ئابووری و کلتوریەوە گرنگی بە ناوچە کوردەکان دەدات. لەو هەڵبژاردنەدا زۆرینەی کورد دەنگیان بە جاپەدا. قۆناغی چوارەم ئەم قۆناغە گرنگترین قۆناغە لە ساڵی 1991ەوە دەست پێ دەکا و تا ئێستاش بەردەوامە. لەم قۆناغەدا کورد هەوڵی داوە لە ڕێگەی پارتە کوردیەکانەوە بەشداری لە هەڵبژاردنەکاندا بکات. بەڵام بەپێی دەستوری تورکیا کە لە دوای کودەتاکەی 1970 پەسەند کراوە گەورەترین کۆس لە بەردەم پارتە کوردیەکاندا بربەستی لە سەتا دەبووە. بەو واتایی هەر پارتێک دەبێت لە سەدا 10 دەنگەکان بەدەست بێنێت بۆ ئەوەی بچێتە پەرلەمانەوە. لە هەڵبژاردنەکانی ساڵی 1991دا پارتی ڕەنجیگەل کە پارتی کوردەکان بوو بۆ ئەوەی بچێتە پەرلەمانەوە لەگەڵ پارتی سۆسیالیست دیموکراتی گەلی تورکیا هاوپەیمانی پێکێنا. لە چوارچێوەی ئەو هاوپەیمانەتێدا لە ناوچەکانی باکووری کوردستان کاندیدەکان لە پارتی ڕەنجیگەل بوون و لە ناوچە تورکەکانیش کاندیدەکان لە پارتی سۆسیال دیموکراتی گەل بوون. لە ئەنجامدا هاوپەیمانەتەکە لە 120.75 دەنگەکان واتە 88 کورسی پەرلەمانیان بەدەستێنا. لەو ژمارەیە 18 کورسیان لە کاندیدەکانی پارتی ڕەنجیگەل بوون و لەیلا زانا و خەتیب دیجلە و ئۆرهان دۆغان و سەلیم سادات لە دیارترین پەرلەمانتارەکان بوون کە هەر چواریان لە ساڵی 1994دا حەسانەی پەرلەمانتاریان لێسەندرایەوە و هەر کامەیان زیاتر لە 10 ساڵ زیندانی کران. ساڵی 1999 کورد لە ڕێگەی پارتی دیموکراسی گەل هاتەبەوە بەشداریان لە هەڵبژاردنەکاندا کرد بەڵام نەیانتوانی بربەستی لە سەتادا تێپەڕ بکەن. ساڵی 2002 هادە بجارێکی دیکە بەشداری هەڵبژاردنەکانی کردەوە و لە 6.23 دەنگەکانی بەدەستێنا بەڵام دیسانەوە بۆی بربەستی لە سەتادەوە نەگەیشتە پەرلەمان. ساڵی 2007 یاسای هەڵبژاردن گۆڕانکاریتی ئەنجام درا و ڕێگەدرا جگە لە لیستی پارتەکان کاندیدی سربەخۆش بەشداری لە هەڵبژاردنەکاندا بکەن. ئەوە بوو پارتی کۆمەلگای دیموکرات دەدەپە لە ڕێگەی کاندیدی سربەخۆ بەشداری لە هەڵبژاردنەکاندا کرد و توانی 20 کورسی پەرلەمان بەدەست بێنێت. پەرلەمانتارە کوردەکان دواتر لە ناو پەرلەماندا فراکسیۆنی دەدەپەیان پێکێنا. ساڵی 2011 بە هەمان شێوەی 2007 کورد بە کاندیدی سربەخۆ بەشداریان لە هەڵبژاردنەکاندا کرد. کاندیدە سربەخۆکان با بەدەستێنانی لە 6.58 توانیان 36 کورسی بۆ خۆیان مسۆگەر بکەن